سرمایه‌دارە و پێشمەرگانە خزمەت بە خەڵک و وڵاتەکەی دەکات. ئەو بە خزمەتەکانی نەیهێشت شارەکەی بکەوێتە دەستی داعشەوە. کە درێژی 68 کیلۆمەتر توانیم خەندەقێک بکەم بە پانی 3 مەتر بە 3 مەتر قولی و بە درێژی ئەو خەندەقەش سیمڕێژ کرا و لە دوای ئەوەش چەند قەلعەیەکمان دروست کرد کە وەکو قەلعەی بەرگریکردن ناوزەندە کرا. باوکو و برای پێشمەرگەن و بەچەک بەرگریان لە نیشتمانەکەیان دەکرد، بەڵام خۆی بە ڕێگایەکی جیاواز و زیرەکانە خزمەتی بە خاک و وڵاتەکەی کرد. ئەو سەرمایەدارێکی بەتوانە و خۆنەویست و ناسراوە، بۆ خەڵکی شارەکەی جێگای هیوایە و بۆ خودی شارەکەش هێمای ئاوەدانیە. شاهۆ نەجم کەرکووکی ئەو ناوە ئاشنایەیە کە لە خزمەتکردن بە نیشتمانەکەی نەوەستاوە. نەجم کەرکووکی یەکێک لە فەرماندەکانی فەوج بوو، دیار بوو کوڕێکیانە بوو، ناوی کاک شاهۆ بوو. شاهۆی نەجم کەرکووکی ئیمکانێت توشتی هەبوو هات بە حەفارە و ئیمکانێتی خۆی ئەو خەندەقی کە لە کەرکوو لێدرا بەتوانای ئەو لێدرا. دوای ئەوەی کە کۆمەڵێ لە فەرماندەکانی پێشمەرگە لێ شەهید بوون، ئەو خەندەقە کە دروست کرا و ئەمانەت و یعنی ئەمنیەتی باشی بۆ کەرکوو گەڕاندەوە. لە شەڕەکەی داعشدا ئەگەر شاهۆ نەجم کەرکووکی نەبوایەت کارەساتێکی گەورە ڕووی دەدا. داعش ویست بووی پەلاماری ئەو گوند و ناوچانە بدات کە دانیشتوانەکەی کاکەی، بەڵام یارمەتیە لۆجستی و خەندەقەکەی شاهۆ نەجم هەموو پلانەکەی داعشی کردا بەڵقی سەر ئاو. طبعا ئەم ساترێکە کرا لێرە لە منتەقەکەمان بەڕاستی بەرگریکی باش کرا بۆمان کە کاک شاهۆ نەجم کەرکووکی کە خۆی دابینی کردووە. بەڕاستی ئەگەر خوان و خواستام گەپ ساتر نەبێ ئێمەش و وەکو برازیلەکانمان ئەوەمان پێیان کە ئافرەتیان زەلامیان گەیشتە ڕقەوامانە مزایدە پێکرا. بەس شکر بۆ خوا پشت بەخوای گەوراتر ئەو پرۆژەیان بۆ نەکرا نەچۆتە سەر. لێدانی خەنداق بە چواردەوری کەرکووکی دڵی کوردستان و پاراستنی لە دەستی دوژمن کارێکی هێندە ئاسان نییە. کەچی شاهۆ نەجم کەرکووکی بە 400 ئامێری بیناسازی وەکو شۆفڵ و حەفارە و بار هەڵگێر بە گوژمەی ملیارێک و 800 میلیۆن دینار خەندەقێکی بە دەوری کەرکووکدا لێتە. ئەماش تەنیا لە پێناو خزمەتکردن و پاراستنی خەڵکی ئەو شارەی تێیدا لەدایک بووە. ئەو خەندەقەمە لێدا نزگەی 400 حەفارەمان خستە سەر ئیشکردن بۆ ماوەی تقریباً 20 بۆ 30 ڕۆژ هەموویمان خەندەقەکەمان خلاص کرد کە بۆی بەس ئەوەی کە داعش کە هجومی سیاری انتحاری کە ئەو بگەڕێنینەوە. ئەوە بۆ ئەومان چارەسەر کرد بە زووترین کات دوای قەلعەکانشمان دروست کرد، قەلعەی بەرگری بە هەموویەوە تقریباً 6 ڕۆژی خایەن بە کاتێکی زۆر کەم کە خۆم ماوەی 2 مانگ لێ بووم لە دیارە معنای کە زەروزیانێکی زۆر ماش بەرکەوت. داعش بە قەناستەقی لە سایقانمانە کرد، حەفارە ماسووتا ئەوە ماسووتا، بەس ئەوە بوو بە زووترین کات خەندەقەکە و قەلعەی بەرگریەکان و ڕێگاوانەکە هەمووی دروست کرد. شاهۆ نەجم کەرکووکی سەرمایەدارە، بەڵام سەرمایەدارێکی سادە و بێڕیایە و هەمیشە بەدەم خەڵکەوەیە. لە هەر لایەکەوە بزانێت شار و ناوچەکەی کێشە و کەم و کوڕی هەیە، بێدوودڵی و بیان و خزمەتگوزاری پێدەگەێنێت. هەر بنەماڵەیەک پێویستی بە هاوکاری بێت، شاهۆ دەستی ئاوەڵایە بۆیان و بۆ بنەماڵەی شەهیدان بە تایبەت خۆی بە کوڕی ئەوان دادەنێت. ئێمە کوڕی توی دەجا دەست باشە تۆ دایک ئێمە